هەندێک منداڵ هەیە جوان قسان دەکات بەس کێشەی هەیە لە ڕەفتار و لە تەرکیز خەیاڵی دەڕوە معنای ئەوە نییە پێویستی بەڕاهێنان نییە وەرە با پێت برێم لۆ. هەندێک منداڵ هەیە زۆر بە جوانی قسان دەکات بەس مشکلەی هەیە لە ڕەفتاری جوولەی زۆرە و هەروەها تەرکیزی کەمە. کەنجین ئەو مشکلەی لۆ دروست دەبی یان داکوباب هەستی پێ دەکا کە چۆ مەکتەبێ لەوێن دەر لە شوعبەی کە دادەنیشی مامۆستا دەست شڕح دەکا و منداڵە خەیاڵی دەڕوای یان لە جێی خۆی دانانیشی منداڵی چاردەورەی خۆشی پێ مەشغوڵ دەبن. زۆر جار ئەو منداڵانە لە مەکتەبێ مامۆستایەکە یان مدیرەکە پێی دەرێ ئەوە پێویستی بەڕاهێنانیە داکوبابیش ئەو وەختی زۆر پێی بێتاقەت دەبی. حتا تەمەنی نەگەیشتە 6 ساڵی ئەگەر خەیاڵی دەڕوایان ڕەفتاری جوولەی زۆرە ڕاهێنانی پێ بکە پێشەوەی بستە مەکتەبێت. ئینشاڵڵا منداڵەکانتان دوور دەبی لەو کێشانە. خوای گەورە یارمەتی دەرتان بی.